سڵاوتان لێبێت هاوڕێیان. ئەم ئەڵقەیە کە ئێستا پێشکەشەکری ئەڵقەی سێم و کۆتاییە دیدارێک لەگەڵ خاوەنی کۆمپانیای نەوزات کە بانگەشەوە دەکا 7 ملیۆن دۆلاری بەردیچۆ کوردستان بە ئامانجی و بەرهێنان و بزنسی هەر 7 ملیۆنیان لە دەڤەری هەولێر و سلێمانی لێ بردووە. ناوی کۆمەڵێک بەرپرسی باس کرد. ئێمە لای خۆمان لەو بەشەی ینی هەوڵمان داوە دەبێ بڵێم ینی دوو بەشی کە کاگڕەنزەرگراوی لەگەڵی کردبوو کۆمەڵێک ناو هاتبوو ئەو جارە بەوا ڕێککەوتین کە پەیوەندی بە هەمویان بکەین چ بە هونەر سوورچی کە تا ئێستا جوابی نەداتەوە ئەتوانین تەمەشای تەلەفۆنەکەی خۆشی بکاتن. هونەر سوورچی ڕقەمە کۆن و نوێیەکەشی پێمان کردووە. تەلەفۆنمان لۆ نیهاد بارزانی کرد. نیهاد بارزانی وەکۆم تەلەفۆنەکان کرد ئاپەچی لەسەدانایە کە ئەو تەلەفۆنانەی خەزم نەبی لای خۆی قفلە یەکسەر قفل دەبێتن کە بانگەشەوە دەکات چل دەفتەری لێوەگرتیە بە نیهاد بارزانی. هاوکات مامۆستا سەیفەدین دەداقە قسەمان کرد ئیتر زۆر بە تووڕێی و ئەڵێ تەوهینتان پێ کردیمە وتم با بەوەرە لە خوشکات بکە یان وەرە ئێستا جواب بدەوە. ئەڵێ جواب نادەمەوە تەواو لە دادگاەوە کەم وتم لە دادگای کوردستان دادگا هەیە تا ئێستا بەرپرسێک ئەوە بەوەرە لە سوی شکایەتە کۆمپانیای نەوزات بکە و لەوە سەفیری سوید پەیوەندی پێت کردیە ئەگەر ئەو چیرۆکە ناڕاستە. یعنی بەهەرحاڵ ئێماوی لەسەرمان بوو پەیوەندیمان بەو بەرپرسانە کردیە ئامادە نەبوونە یان ڕێک نەکەتیە بە هیواین لە بەشی تریش ئەگەر دانەوێت قسە بکەم بابێن دیفاع لە خۆیان بکەن. ئەوە یەک. دوو ئێمە دەزانین ئەو ستەمەی هەیە هەر ستەمەکە لەسەر هەژاران نییە ئەوڕۆ مافیا گەورەکان وەکو ناو بەحرە ماسی گەورە ماسی گچکە دەخوا یعنی بەڕاستی دارستانە یاسای غابەیە حتا دەوڵەمەندەکانی تریش وردیلەکان کەتینە بەر ئەرهاب و تاڵانی و ستەمی مافیایە گەورەکان. بۆیە وەرن ئەو شتانە دۆکۆمنت بکەن و ڕسوایان بکەن و ژیان هەر ئەو چەند ڕۆژە نییە. ژیان ئەو چەند ڕۆژە نییە. ئەو کۆمپانیان زۆر وەرە سەرنجی خۆتان بدەن با خەڵک بڕیار بدە با دەوڵەمەندەکان بێنە پێش بە ئەو مەسوولانە تا زیندین بزانن ئەوەی 10 ساڵ لەمەوبەر 15 ساڵ لەمەوبەر دەکرد چۆن ئێستا کادەیان بوویتە بەڵایەکی گەورە چۆن لۆنەوەی نەوەکانیان کێشە دروست دەکەن. وەرن ئێوەش وەرنە بەرەیخەت ئەو دەسەڵاتە ئەو چەتانەی هەرێم بڕوا بکەن تەنیا کاتەمایە یەک کەس لەگەڵیان لە دەستگا ئەمنیەکان لە دەوڵەمەندەکانی چادۆ لە کادیر و ئەوەکانیان لەگەڵیان نەماوە تەنیا مەسەلەی کاتە ڕوخانیان. بۆیە وەرن قسە بکەن سەرنجی خۆتان تاوانەکانیان بە دوکۆمنت بکەن بە دوکۆمنت و تحدام بکەن و ئێمە زۆر بەدڵەشی گەورە ئامادەین هەر دەوڵەمەندێک هەر بەرپرسێکی ئەمنی تاوانی ئەو بەرپرسانەمان لە بەگەڵ باز دەکە بڵاوی دەکەینەوە پەیوەندی بەو بەرپرسانەی کەس دەکەین کە ناویان دێتن ئەگەر دەیانەوێت دیفاع لە خۆیان بکەن. دادگا نیە لە کوردستان. ئێمە لە میدیا هەوڵ دەدەین ئەو نیمچە دادگایە دروستکەین. کاتە چ خۆش. ئەو کاتان باش هاوڕێیان لە ئەڵقەی سێم لەگەڵتان بەردەوام دەبین کە دەبی بڵێن بەشی یەکەم و دووەم کاگڕەنزەرگراوی لەگەر کاک تابلۆ نەوزات خاوەنی کۆمپانیای نەوزات لە کوردستان دوو ئەڵقەیان پێشکەش کرد باز لەو تاڵانی و مافیابوونەی کۆمەڵێک بەرپرسیان بە بەڵگا بە ناو بە زانیاری هێناوە. ئەم جارە ئێمە وەک بەشێک لە هاریکاری ئەو کەیسە بەشدار دەبین کاگڕەنزەر لەبەرەوەی بەشی تەکنیشەکەی دەکاتن نەیتوانی داوای لێبوردن دەکات ئێمە بەردەوام دەبین. بەشی سێم تێکەڵکێشێک دەبێت لە نێوان هەولێر و سلێمانی و کاک تابلۆ ئەو جارەی بە زیندوێتی بەوێنەوە لەگەڵماناوە کۆمەڵەیەک دوکۆمنتیش نمایش دەکاتن لە ئەوەکە. کاک تابلۆ بەخێر بی. خۆشبی سەلامەت بی. باش کاک خادر زۆر سپاست دەکەم. زۆر سپاسی جەناب و کاک ڕێژبەریش دەکەم کە ئەو کاتێک خۆتان تەرخان کردووە لە بۆ هاوڵاتی کورد و کوردستان کە بزانن ڕاستێکا لە چێن دەرە و هەروەکو منیش گوتم باسکردنەکەی من زۆری ئەوە نییە کە مادی بی معنەویە کە بزانن کۆمپانیای نەوزات بۆ نەیتوانی شوکارەکانی جێبەجێ بکە بۆ وای لێهات و گەیشتە چێن دەریش هەروەکو کاک تابلۆ بەلەوەی بچین ناو پرسیارەکان هاوڕێیان دەمانەیە ئەوتان پێڕابگەێنین چەندین دەوڵەمەندی کە وەک کاک تابلۆ نەوزات و کۆمپانیای نەوزات ئاگاداری ئێمەیان کردیتەوە چەمەند کاگڕەنزەر کە هەمان ئەو ڕەوشەی کاک تابلۆ و کۆمپانیای نەوزات پێیدا تێپەڕین بەوانیشیان کردی ئێستا بۆ ئێمە دەرکەوتووە کە هەر
خەڵکی هەژاری چۆساوا سیستەمیان لە بەرامبەر نەکرا بەڵکو بەشێک لە دەوڵەمەندەکانی کوردستانیش کۆمپانیا و پارەکانیان و ملک و ماڵەکانیان داگیرکرا. بۆیە داواتان لێ دەکەین هەمووتان لە کاک تابلۆ دەنگ بەرزتر بکەن، یعنی وەرنە مەیدان ئەوانەی کە بواریان هەیە بە تایبەتی لە ئەوروپا. ئەگەر دەتانەوێت ملک و ماڵەکانتان زیاتر داگیر نەکرێ، ئەگەر دەتانەوێت ڕسوای تۆڵەی خۆتان لە بواری میدیایی بکەنەوە. بۆیە بە هیوای نمونەیە کاک تابلۆ زۆر بێت و بڕیاریشە ئیتریش بێت لەگەڵمان دیدار بکە ئەڵقەی تر. فەرموو کاک تابلۆ لەکوێ بڕان دەتەوێت چ پەیامەشکە بێ بەڵێ بچینە ناو ئەوکان لە مابەینی هەولێر و سلێمانی؟ قادر گیان زۆر زۆر سپاسی جەنابەت دەکەم و زۆر سپاسی ئەو کاتت دەکەم کە کاتەکەت لە مەتەرخان کردو لە بوو کاگرانزداریش هەروەتە لە بەش یەکەم و دووەمیش ئامادە بوو وەرەو ئەو ڕۆژ بماندبوونی دەزانی ویش لە واوە ئستودیۆ لەگەمانەوەیش ئەو چاپێکەوتنی پێش بێخی و زۆر ڕێز و سەڵام هەیە لە بۆ هەموو کورد و کوردستان هەموو کوردێک لە هەموو عالم ئەوەی جۆڕادەکری و بڵێ هەوەکو باسمان کرد لە پێی بەشی دووەم ئی هەولێرە پاشی کە ئازەکەی لێرەما وەرگر 80 دەفتەر تقریبا 80 دەفتەر چەند وەرەقەیەکەم بوو دکتۆر نووری وەریگرت و هەتا ئازەکەی پێداین و ئیشەکانمانی ڕۆاندە لە شارەوانی دوایە هێرش محەممەد تەیاریش چل دەفتەری وەرگر بە زۆری بەناویەوەی ئەمە 1200 دۆنم ما وەرگرت بەبێ پارە باشە من 50 دۆنم بە چل دەفتەری بە بکەم و بەناوی فەلاحەکان و بەناوی ئەلمین دەرسوی پاشی فەلاحەکانی ژێشی 50 وەرەقەیان بە دوان 50 وەرەقەیان پرۆژەش کە ما وەرگر شاری زێرینی هەولێرێ ئەویش هەروەکوی هەولێرە چۆن ڕۆی هۆی بەڕایگەی شیخان و ئەو شێخ و ئەو خەویشیان برد و دەڕێنەوە سلێمانی لە بەش یەکەم کە باسمان کرد لەو جێگای کە ڕاوەستان بە 80 دەفتەر ڕۆژەکە اتفاقکرا بامن کردەوە لە سامی تۆپچی باش لە سامی تۆپچی پارەکە من هاویش بە بانکی بە پێ بانکەکەی بەرامبەر مەکتێبی ئەیوبیەی هەولێرێ مەبلەغە چی ماوە بدەینێ ئەو مەبلەغە سامی تۆپچی پەژمان گوتەمە مەبلەغەم ناوێت کاکە سەتا نسبەیەکی لە 6 زیاتر ماوە لە بام و شیریکەشی لەگەری هەبوو ئەویت کە سامی تۆپچی گوت ئەوەی من دەبینە لە ناوی تەسمیلی حاجی هونەر سوچی دەکەن باشەکە دەستمان پێکرد ئیش بکەین و بڕۆین دەستچوونە باموان خەریک سەبر خوان حاضر دەکەن مقاوەلات بینن ئەوە بینن کاکە ڕۆژەشی تەلەفۆنی کرد بام شێ گوتی کاکە ئەو شەمەنەوە شەوە لە ڕێگامە دێمەوە ئێلۆ کاکە گوت وەڵا کاکە دیسە مەم سێفەردین قاسم ڕەشیدی ناردوو ئەوەی کرد و لەگە برایەکەی ناردوو گوتی پێز دەقە لە کورد قسە خۆت لە بیر نەچێت بۆ ئەوی خوێنەران و گوێگرانیش ینی وێنەیەکیان نابێت کو ڕەنگی هەمووی نەبی یەک ئەڵەی 80 دەفتەر من وەکو ڕوونکردنەوە دەم باس ئەگەر شوێنێک پێویستی کرد ئەتۆ بە 80 دەفتەر نووری سنجاری کە بەڕێوبەری نووسینگەی نێچیروان بارزانی بوو لێی وەرگرتن 40 دەفتەر هێرشتەیار کە مافیایەکی گەورەی هەولێرە و سەر بە نیهاد بارزانیە لێی وەرگرتن بەڵام بەناوی ئەوەی کە گوایە ئەو پارەیە دەدەنە ئەو دووجارێک کە هەندێک زەویشتی هەیە بەڵام دوای ئەوە یەکێ 50 وەرەقیان داینێ یەکێ 50 وەرەقیان ینی بە هەردووچیان دەفتەرشیان داینێ کە 40 دەفتەریان لەنگۆ وەرگرت بە هێرشتەیار و بە نیهاد بارزانی حاجی هونەر دۆست سوورچی ئەگەر ڕوونکردنەوەیکی سەر بدەیت دەوری چ بوو لەعنی لەو تاڵانیەی لەو ئەوەیە لەگەر سامی تۆپچی بە 1 دقە 2 دقە ئەوە تا گوێگر بزانی ینی باسی چێ دەکەیت بەڵێ هونەر سوورچی یەکەم جار هاتە کۆمپانیای دەوری ئەوە بوو بەس وەکو مۆزەفەک فەرمانبەرێک با ئەمری ئیداری دەری ناتەعینی کرد وەرەقەکەش مەوجودە ئێستا دەتوانی پیشانی مەزران کاکەوە بە چ پلەکدا تا مەزران گوتی من مهندسم بە پلەی مستەشاری ڕاوێژکاری ئەندازیاری ئەی سامی تۆپچی دەوری چ بوو سامی تۆپچی هەر لە ڕێگای محمود محامی و هەر لە ڕێگای هونەرەوە هات کەوا مقاول بوو منەفذ بوو کە مەشروعەکەی پرۆژەکەی دروست بکەی سلێمان بەڵێ چێ لە پشت بوو سامی تۆپچی یان چێ حاجی هونەر بوو بەڵێ ئەوجا بفەرموو ببوورە لە بەوەی ئەمە هەتاکو زۆر جارێ بام ئێستا لە ژیان نەماوە وەفاتی کردیا زۆر جارە دەگوت حاجی کاکە ئەتوو ئایدی شەریکەی مەی ئەتوو چ دەکەی هەموو هێوارە لەسەر پرۆژەی دەگەڕێەوە دەچێمە شەریکەی سامی تۆپچی دانیشی لێگۆ نامە دەچم کێشەکان حەل دەکەم دەم دەرچوو خوتەکەی دادناکو ئێمە دەربکە
بله کێشەکە لە چێ دەستی پێکرد هەستە سامی تۆپسی پرۆژەی تقریبا 200 پرۆژەی ئەساسی بادوی پرۆژەکەی دانا بەبێ ئەوەی مهندسی شەریکە لەوێ بی بەبێ ئەوەی مهندسی دەستگای ئاوادانکردنەوەی دەستگای پرۆژە ئاوادانکردن لە سلێمانە وەختی دایرەی استثمار نەبوو ئەوانە مەوجود بن هەستا لێژنەیەکدان درا ئەو لێژنەکە ژێ بە سەپەرشتی 4 مهندسان و مەوجودیشە ئیسپاتە بە وەرەقەیان بە تەوقیعیان کە ئەو ئەساسانەی کە دروست کرایە ئەوەی سامی تۆپسی کردیدی هەمووی غەڵەتە دەبێت چا بکرێتەوە ئەلەوە کێشەکە دەست پێ کرد باوکەم چوو لەگە سامی تۆپسی کتابەکی شەریکەمان بۆ کرد کەوا ئەو ئەساسانە دروست کراوە هەمووی غەڵەتە دەبی لا بدرێ تێک بدرێ سەر لە نوێ دروست بکرێتەوە ئەلەمە لەو قسانە بوون داوای سلفەچی کرد سامی تۆپسی ملیۆنێک دۆلارم سلفەی بدەنێت 250 بادلۆی دروست کردبوو ئەمە پارە حاضر و بیدێنێت بووە دەگە دەگبەی نیوی بینی بابم هێوارەوە دەمازانی کە لە بەش یەکەم باسم کرد هات بابم گیرە سوە سزنێ بردیانە سزنێ و سزنیان کاک تابلۆی قەوز ینی سامی تۆپچی بە چه حەقێک شکایەتی لە بابت کرد و بابی کرد چی لە پشت بوو سامی تۆپچی نەبوو حاجی هونەر بوو بە ڕێگای پۆڵۆی شاڵاوی عەلی عەسکەری یعنی مافیاکانی سلێمانی لە پشت حاجی هونەر سوورچی بوون و باوشتیان گرت ڕۆڵی حکومەت چ بوو تخوا کاکەوە ینی حکومەت لەو هەموو تاڵانی و مافیایی لەگەڵ ئێوە دەکرێت ئیدارەی ئەوە ینی مەسەلەن لە سلێمانیەت و دەرەی مامۆستا سەیفەدینی بەڕێوەبەری ئاسایشی کۆنی سلێمانی ئەو بۆ خۆی پارەی لێتان وەگرتیا وەنیا و لە هەولێر ڕۆڵی حکومەت چ بوو ینی حکومەت لە ڕۆلی پایید بوو یان تاڵانکەر بوو هیچ ئاسانکاریەکمان لۆ نەکرا هیچ کەسێک جۆی لێ ڕانەگرتین هیچ کەسێک دەرگای لێ نەکردینەوە دەچوومە لای مامۆستا سەیفەدینی جارش کرد دەڵێم ئەوەڵ زاری چوون گوتم مامۆستام باوکم نەخۆشە زەخت و سوکەری هەیە وتی چاوی دەرێ ئەو سەگ بابا ئەو پرۆژەکی هینایە ماڵی هەمومانی کاول کردیە یانی چێ هیچ مەجای نەبا دەرچووم تەلەفۆم لە بۆ وەزارە خارجەی سویدی کە نامێت تکراریکەمەوە بە ڕێگای وەزارە خارجەی سویدی ئەو دەتوانیمان باوکم دەربینم زەختی لە مامۆستا سەیفەدین کرد دەری بینن مامۆستا سەیفەدین 10 جار بەمنی وت ئاخر جاری گوتی ئەوە بە ئەمری بەڕێوەبەری دەستگای زانیاریە کە ئەویش گوت ئەو گوتی ئەویش کە هەڵۆی ئیبراهیم ئەحمەدی بوو گوتی کاکە ئێستا باوکە بمری ئەمن چیرە بکەم ئەمری حاکم نییە ئەمری قەبزیم نییە هیچ شتێکم نییە ئەو لەلای بمری چیرە بوو فایدەی نەبوو هیچ مەدەنەوە حتى پارەکەمان لەسەر مێزیدانە کاک تابلت خوای قەوس مامۆستا سەیفەدین بەڕێوەبەری ئاسایش گوتی لە دەستە من نییە بەڕێوەبەری زانیاری هەڵۆ ئیبراهیم ئەحمەد زەختی لێ دەکا و پارەکەی لێ وەرگرتینە چەندی لێ وەرگرتین مامۆستا سەیفەدین ئەمە 200 دەفتەرم لەسەر مێزی ئاسایشی گشتیدانە لە غورفەی مامۆستا سەیفەدین 2 ملیۆن دۆلار دا بە مامۆستا سەیفەدین گوتی ئەوە لۆ هەڵۆ ئیبراهیم ئەحمەدیە وەنیا نەیگوت لۆ چێ گوتی لۆ من نییە کەوە پارەکەمان دانا عەقدەکەشمان تەوقیع کرد گرێ بەستەکە پرۆژەکە ڕۆی تەلەفۆنەکی کرد گوتی کاکە چۆنی باشی گوتی بەوبرایی بلێن ئەوە شتەکە کۆتای پێت خەلاص بوو چ بکەین خەبەرم بدەنەوە ئەمن گوتم مامۆستا خەلاص بڕۆین گوتی ڕاوەستە چاوەڕێی تەلەفۆنش لە تەلەفۆن چیات گوتی بڕۆ بام هاتە خۆمی نامەوە بەس بڕوانا کاک تابلۆ هەڵۆ ئیبراهیم ئەحمەدی بڕواناکەم بەڕێوەبەری دەستگای زانیاری بی بەڵام بەرپرسێکی ڕەنگی لەوێن دەربیتن ئەوهام زانی ئەو وەختی من ئەوها بەمنیان گوت نەمدەن یان نەشم دەزانی هەڵۆ ئیبراهیم ئەحمەدی چێ ئاخیری برادەرە گوتیەوە دەکات بلای فرانکەسی وتم باش بەڵێ چیۆ سلێمانی ئێستا لە جێڕانەوەت لە سلێمانی لە سلێمانی جاری دووەم پرۆژەکەتان تەقدیم کرد دەرەو شێڕۆی جاری دووەم لە خۆ ئامادەکردن بووین خۆ ئامادەکردن فکرەیەشکەماندانە مەسەلەن چەند مقاولێکی گسکۆکە بەڵێندەرێکی دەستکە بینی شەریکاتی گەورەنینی پاشەوەی مشکلەی شابی تۆپسی یعنی هەر مقاولێکی بەڕێ بەدوبێ بتوانێت مەسەلەن مقاول ئەلیف دێ دەلا من 5 خانی پێ دەکرێت مقاول جیم دێ دەلا من 20 خانی پێ دەکرێت وتمان باشە ئەو اتفاق بوو خەریکی گرێبەست بوون لە گەریان نالم ئێوارەی بام تەلەفۆن گوتەوە لە ڕێگایمە خۆم و برادەرەکەم ناوی نالم و برادەرێک چکە ئەمر ئیزنم لێوە نەگەتە ناوی بدەم ناتوانم ڕانەوەم نەگوت وەڵا کاکە دەریان کردێت
علی گوتم دیسان گوتی دەماچەکە قاسم ڕەشی لە پشتمی دەرهێنا هە بەنعلی ناردیانەوە خۆی و برادەکە بەنعلی حاشەکی ڕووی جەنابت و ڕووی گوێبیستان بەنعلی ناردیانەوە پاشی مەفر ئەو پیاوەکەی ڕژێم بوو ماوەیەک وەنیەوە خاصەی استخباراتی سەدامی بوو دەوری چ بوو دەوری چی بۆ گوێگر قسەکەەوە بی بە مختصری ینی دەوری وی چ بوو چێ لە دەڵال بۆ عالمێ پێوەدا سنارە بوو عالمی معلوماتی دەبوو و لەوێ بەڕێگە مام سەیفەدین و برای سەیفەدین و چەند کەسانە بەڵێ بفەرموو کاک باشی ئەوان گەڕانەوە هەولێرە هەستای شەری دکتۆرەکە بوو خەڵکی هەولێرە دکتۆر جەنجی جەلال ئەو سایت-پلان و خەریتەی خانی پرۆژەی شاری سلێمانی کە بەناوی پرۆژەی تابلۆ بوو ئەو داینە بزانە یەک کتی بەجەنابە بڵێم ئەو حەقدەی کە حازی هونەر هەیبوو یەکەم شەک لە شەرتی ئەوە بوو کە پرۆژەکان وەچیزاری یەکەم کە لە ئاسایشی تەوقیعمان کرد ناوی پرۆژە لە پرۆژەی تابلۆ بگۆڕدرێ پاشان شەریکە کات بە ناوی شەریکەی بیابان ئەو دکتۆر جەنجیە ئەو شەریکە لە منە گوتی ئەوانە مقاولن چەند خانەیەکیان بدە من دەیان ناسن کوڕی چاکەنیش دەکەن ئەستا پشتیوان بوو هێمن بۆ ئەوەی شاری زێڕینی دروستکرد نازانم هەندێک کەس ئێستا دەڵێن جیراوە هەندێک کەس دەڵێن ئێستا نەماوە لە بەرۆی قەرداری عالەمەیە و نازانم چێ بەخوای نازانم سەر و شۆراغی لە چییە پشتیوان لەگەر تاهیری هەستان ئەوانە چوونە سلێمانی عەرزە تەماشای ئاردەکەی بکەن باموانیان دەتانێ بچن خەلاص منعکران نیان دەتانێ بچن سێ مانگ ئەو شەریکە پێ دەدرا ئەشیا دەدا تۆزی لەسەر بوو کەس نەوێ بە ئەمری مام سەیفەدین نابێت کەس بچتە سلێمانی باشە ئەنگۆ ئاگاداری چێتییان دەستگا ئەمنیەکانی کە مام جەلال تالەبانیتان نەدەکرد مەسەلەن کۆسرەتە مەسەلەن مەکتەب سیاسی چێتی کەس قسەی نەدەکرد یان ئەوانە دەوڵەتێک بوون لە خۆیان کاکە وەڵڵی ئەوانە دەوڵەتێک بوون لە خۆیان هیچ دەوڵەتێک بوون لە خۆیان یعنی کاکۆسرەت یەک دوو جار لە بیدایەتی گۆتم چووینەکەنی دەستخۆشی لێکردین ژیریشی کردین بەستە کات کۆسرەت لە سلێمانی نەما گەڕاوە هەولێرە بووە جێگیری سەرۆکی هەرێم یعنی چەند جار لە دایرەکەمە مەیان دەگوت ئێوە چی دەکەن لێرە ئیدە بڕۆنەوە ڕەفیقەکەتان چۆوە کاکە ڕەفیقی من چییە ئەو کات کۆسرەت چۆوە لێرەم گۆش بڕۆنەوە بەس نییە یعنی نەچوونەوە تووشی سەرێشە و جێژەنەی بووین یعنی نیشەو ماشەو بوون و ڕۆژمان ڕۆژ و بەس خۆ ڕاستکەینەوە باشە شەریکەی بیابان و پشتیوان و هێمن و تاهیر چوونە سلێمانی هاتنەوە گوتیان کاکە وەڵڵا ئەبا ئەو پرۆژە پرۆژەی چاکە لۆ نایە شتێکی بکەن نسبەتمان بدەن ئەمە دەچینیش دەکەین باشە کاکە نسبەت زۆر لەسەر زێمە یان نۆ بوو یان نسبەتی سەتا دەبوو باشە بەبرای خۆم بڵێم هەستان ئەوان وەنن پاشی ئەوان پاشفترەی چوون شەریکە کراوە نوێ کراوە وایان گوتیان کاکەمە دەچین لەگەر مامۆستا سەیفەدینی پێک دێنەوە اتفاقەشی دەکەین دەرێن باکە نەوزادیش بێ ئەوش بێ کوڕک حیمایەی مامۆستا سەیفەدینی بوو بابی ناوی شەمسەدین بوو کابرایکی چاک و پیاوانە محتەرەم بوو گوتیان من کوڕەکەم لەگەر مامۆستا سەیفەدینە حیمایەتی علاقەش چاک خۆشمان لەبەرەوەی ئەو برادەرە شێروانی لای مەغموری بوو شێروانی بوو مامۆستا سەیفەدینی ئیلە ئەو منتیقەیە یعنی خزماتی و دۆستایەتیانە چوو باسی کرد قسەی کرد گوتی باشە بانەوزادمان بێنەوە دیسان دوو مانگ سێ مانگ هونەر غڕ بەوە پشتیوان و هێمن و تاهیری ئەوێشتە بەرچی خۆی نەوزاد دیسان دەرکراوە فرێدراوە دەرێ و خوا بیزوو خەلاصڕاوە واچی گەمەی منداڵم تۆپانێ وەرە بڕۆ ئەو جار ئاخر جاری بوو خەلاص چ پشتیوانوانیش کە هاتن بابم هینایانی کە یارمەتی دەن پرۆژە دروست کرد ئەوانیش دەستیان لەگەر دەستی حاجی هونەری تێنا و تێکنا بوونەوەی بووە شەڕ لەگە بینی مامۆستا بۆ شەڕ بینی سەیفەدین و حاجی هونەری جارێکیان لە مەطعەمی بووم علەساس لەگە حاجی هونەر و پشتیوانمان دانیشین ئەمە پێک بێم زانین چیە کاک شەمسەدین بچی لە نوێنەر لە جێگای بابم لەوێوی ئەو پرۆژە بزانین چێوە دەستە سەرێک و دەچیت بۆ شەڕ و کلانشکۆب لە خوارە ڕاپێشان دەماچە لەسەر یەک دەری هینا تەلەفۆن لە مامۆستا سەیفەدینی کرا ئێستا دەگرم ئێستا دەبەم بە نیوەی شەوێ سعاد 11 شێ هەڵاتی لە سلێمان ڕۆیشت و گوت کاکە بابم بە نەشکوژێنە سەحالو هاتینەوە لە سلێمانی خەلاص چنەما پرۆژە چ دەکرێ نازانن کێوەی دەکا نازانێت برادەرێک هەیە بە ناوی جەلال شەکرەیە کۆمنتێکی نووسیا
چی نووسیە کۆمنتێکی نووسێ لە ئەو بەشی دووەم کە لەگە کاک بەزدەری کۆمنتێکی نووسێ نووسیدی ئێمە درۆزنین کۆمپانیا نەوزاد کلااوچیە باڕەبرا بەس ئایا ئەمە سوالەشی لێ دەکەم ئەگەر کۆمپانیا نەوزاد درۆبی ئەگەر پارە خۆربی ئەری خێرە هات هونەر بە 50 وەرەقە بەکرێ گرتی هات 129ەکەی نەوزاد محەممەدی بەنۆ تەنازولی کلۆی بەنۆ دەفتەری کە نۆ دەفتەرەکەشیان نەدا ڕۆیشتنەویشیان خوارد باڵێ کێشە نییە کاک تابلۆ خەڵک چ دەرێ بەس ئەمن ئەفەن زەنج مەقسەدم چییە مەقسەدم ڕوونکردنەوەی لە بۆ هاوڵاتی کوردستان مەقسەدم کە بە کابرایەک دەردەسی دەرێ درۆزنن ئەدی خێرە بەخۆی دێ نسبەی پرۆژەکەی دەکردێتەوە درۆبی باشە درۆبی بۆ دەیکردەوە کاک تابلۆ ینی قەزی تو بچینە سەر ئەوگە خوێنەرەوە ئەوە بی تەبیعیە خەڵک کۆمێن دەدا بێگومان بەزیە قەوز بێگومان هەموو مەسوولەکان کە ئێمە بەشە چە هەوڵمادە تەلەفۆنیان لەگە بکەین و تەلەفۆن کەشانۆ دەکەین داهیم نەسەخەت و ئەگەر ئەو قسانێک کاک تابلۆ هەر بەرپرسێک لەو بۆ پرسا لە نیهاد بارزانی لە مامۆستا سەیفەدین لە هونەر سوورچی لە سامی تۆپچی لە هەرێکەش کە ناوی هاتیە سەکانی پێناڕاستە با بفەرمێ پەیوەندی بە ئێمە بە کاک ڕەزدەر بکە بەڵام باە پرسیان لەوە بکەین کاک تابلۆ بەڵگە چیە بۆ قسانە مەسەلەن خوێنە گوێگر یان ئەو بەرپرسانە بڵێن تۆمە تا ڕاستەی مە دەکەیت چ دوو کۆمنتەکەت هەیە دوو باشە کاک ئەوە یەکەم بەڵگە ئەوە هێرش محەممەد تەیار کە چ دەفتەرەکەی لەوگرتی ئەوەش ئەگەر لە خوارەوە بخنووسنەوە بە خەتی خۆم نووسی گۆتی بینوسە من لێت ناترسم ئەتو پیاویەوەی بینە خوارێ هێرش محەممەد تەیار لاوە لەگا کێرشەکەین ئەلمانیایە پەیوەندی بکات چل دەفتەری خاوەی وەرگرتیە لە کۆمپانیای نەوزاد لە پای چە و پارەی وەرگرت کاک تابلۆ بەڵێ لە پای چل دەفتەری لێستاندن ینی بە چ سەبەبێک لێستاندن ئەلەجاس دوو جوتیار ئارزیان کە تەناو ئەو ئارزە ئێمە کە پرۆژەی دەکەین کەوا حکوومەت 1200 دۆلمی بە بەلاش دامە لە بۆی هاوڵاتی ئارزی لەسەر حسێب نەکرێ باشە بەس پرسیارە کاک تابلۆ ببرە و پرسیارانە دەکەم بیت هێرش تەیار چ ڕەفتی بەو جوتیارانە بوو و ئایا نوێنەری حکوومەت بوو ینی لۆچ هات خۆی تێکەڵ بەو شتە کرد کە دوو جوتیار خزمی بوون مەسەلەن ئەو نوێنەری حکوومەت بوو کە حکوومەت دایکێنگۆ بەڵام بۆ هێرش تەیار دێتن داوای پارەکە لەنگۆ دەکاتن کەوا بەو باسەی باسی کرد کەوا جوتیارەکان چوینە لای شێخ نیهادی شێخ نیهادی وەکو مەکتەبێکی کە لە مەکتەبەکی دانی مثلا کێشەی کۆمەلایەتی ئەوانەی حەل بەڵێ بەڵێ ینی ئەوە لێرە پرسیارێکی خۆش دروست دەبیتن یعنی شێخ نیهاد نوێنەری مەسعود بارزانی بوو لە ئەوەی کێشەی کۆمەڵایەتی چارەسەرکە بەڵام چل دەفتەری لەنگۆ بە خاوە وەرگرت وەلەو چل دەفتەرە یەک دەفتەری دایتە جوتیارەکان یەک دەفتەری دا جوتیارەکان بەڕێز حەمیدە فەندیش تەداخلی کرد بابم چۆکن حەمیدە فەندی هەر نەفسی شەو وتی کاکە ئەو پارە عەلەقە پارەمان نیوە لۆ بگەڕێنەوە زۆرە من نەزانم ئەوەش وەرەقەی حەمیدە فەندی کە کوڕەکە کوڕک بە ناوی سوارەیە لێ وەرگرتەوە ئەو 10000 دۆلارشمان نەدیتەوە الحەمدولله ئەویش نازان چێوە ئیتر کاک تابلۆ باش دیار نییە کەمێک نوێی ترکە کە بینا وڵاتر بەڵێ هاوڕێیان بەڵێ ئێمە دوای ئەو وێنانە بە تەنیاش لە تەنیشتەکانیان ماوەیەک لە ناو ئەو بەرنامەیە دەسوڕێتەوە بەڵێ کاک تابلۆ چی بەڵگەی کرد لە ئەوەش ئەو پارەیە کە سەتا چارەکەی پرۆژەی هەولێرێک کە تەنازولمان کرد کە پارەکە بە ڕێگای حەمی مەحموود و شەخسەش کە چوە حسابی مشتەرەک کە ئەو شەوی هێرش محەممەد تەیار قبولی نەکرد گۆتی 20 دەفتەر حازرە بینم ئێستا گۆتی نەخێر هەر چ دەفتەری بینن باشە کاک تابلۆ باشە لۆ بەس لە سەوەرەقەی ڕەش و سپیتان نووسیانی شتێکشکە نەبوو دۆکۆمنتێکی قانونی بنووسن نەگەەوە هەڵە ئەوە مەسەلەن برا کاکە بە برای خۆم بڵێن بە هاوڵاتیان بڵێن بە گوێبیستان بڵێن ئەوە شتەکە کە ئەمەی کو دەڵێن خوا کۆریانی کردبوو نووسیان ئەگەر نانووسێ شتوان نانووسێ کاکە شتوان نانووسێ بەس خوا ویستیتی ئەو حەقە بزر نەبی خوا ویستیتی ئەو بوختانە و ئەو تاڵانیە ئەو فەسادیە ڕۆژێک دابێت دروست کە ئاشکرابی ئەگەر نییە دەبە و دەخوا دەڵێ خلاص ناژێ خوا حەفیز کاک تابلۆ بەر لەوەی لە ئیت دوورکەوتینە
ویان لە چەند دەوڵەمەندی تری وەها کردیەوە بەبێ ئەوراقیش بنمونە ئێستا تو کۆمەڵک دوکۆمنت و ئیمزای دەستت هەیە ئیمزای دەستیت هەیەەوە بەڵگەیەکی باشە بەڵام نامانێت زۆر دوور بکەن بەس هیچ کەسی بکەوەوە چیەوەی لەگەڵ کرایە زۆرە بەس چەند پرۆژەیەک کەوا کار بەدەستانی گەورەی تێدا ئەگەنا ئەویت کە هەمووی وەی لێکرایە و زۆری شان هەنە و ئێستەش من ئاگادارم پرۆژەی گەورە تریش زۆر گەورە هەیە پرۆژەی زۆر گەورە هەیە زۆر گەورەش هەیە ساحێبەکەی پێشماوەیەکی ئیقامەی جەبریشیان لەسەردا نابوو لە ماڵێ بوو نەیدەتانی دەربچی ناتوانانی ناوەکان بڵێ نیە نەخێت چکە کەسانی زۆر خۆشەویستن و زۆر چاکە و شتی چاچان لە بۆ بنەماڵێ من و لە بۆ بام ڕەحمەتیە بوو کاک تابلۆ تۆ هاتیەوە هەولێرە بینەوە سەر ئەوەی هاوڕیان بەس یەک سەرنج بدەم کاک تابلۆ و باوکی کۆچ کردووی هەردووچیان خاوەن ڕێگەزنامەی سوید بوونە هەڵە نەبم 7 ملیۆن دۆلاریان لەگە خۆ بردیتەوە بە ئامانجی ئەوەی بتن پرۆژە بکەن و یەکەم دەوڵەمەند بوونە کە هەوڵیاندا پرۆژەی نیشتەجێ بوون کەن کە حکوومەتی هەرێم نەیزانیە ئەو بەرنامەی نەبووە لە پێشتر وەنیا کەچی ئینفلاسیان پێکردینە 7 ملیۆن دۆلاریان لێ دزینە بە بەرپرسە ئەمنیەکان و ئیداریەکان لە هەولێر و لە سلێمانی وەنێکە تابلۆ ئەوە یەک کۆمپانیا بەڵێ کە هاتنەوە هەولێرە و لە دەست سلێمانی هەڵاتن لە دەست مامۆستا سەیفەدین و کوڕی شاڵا و پۆلۆی شاڵا و عەلی ئەسکەری و ئەوانە لە هەولێرە چتان بەسەر هاتەوە باش لە هەولێرە ئەستان بە دامەزراندنی کۆمپانیایەکی نوێ بەڵێ کۆمپانیایەکە ناماننا کۆمپانیا 78 بەڵێ ئەویش ئەمنمان پێکرا بیگۆڕن یەک کۆمپانیا دەبی هەبی بەس کۆمپانیا 77 بی نابی کۆمپانیای وەچیوی هەبی بیگۆڕن گۆڕیمان لە بۆ کۆمپانیا تریفە کۆمپانیا چ تریفە ناوەچ خۆشە بەڵێ ئێستش ئەوەلیات ئەوەی هەیە ئێستش پرۆژەشمان هەیە لە کەربەلای بەناوی شەریکەی تریفەیە بەڵێ لە هەولێرەش بەچی باس کرد شاری پرۆژە تەقدیممان کرد شاری زێرینی برادێک لەگەڵمان بوو سایق بوو بابم هینای داینا فێرە ئیشمان کرد و جەنتامان لۆ کری و شتمان لۆ کری و ئەوش کرد یەکشی چیش لە بۆ گوێبیستان و هاوڵاتیان بڵێن ئەو بەڕێز پشتیوانە کۆمپانیای بیابان ئەمن بەدەستی خۆم سیڤیم لۆدانە لێم داوا کرد گوتی پرۆژەی ئیستیسماری دەمەوێت وەرە پێکەوە تەقدیم بکەین ئەو پرۆژەی ڕێی کەس نەزانی هەولێرێ ئەمە فێرم کرد نەیدەزانی سیڤی چییە سیڤی شەریکەی چییە وەمدانا مۆزەفەکی خۆم لۆدات لەگەری چوو لەگە خزم کوڕەبرایەکەی بیان کوڕە خوشکەکەی بوو چوونە دیانێ ئاساس چەند پرۆژێک کردیە ڤیدیۆیان هینا دەرچوو چەند جۆگایەکی لە بناری چیای قەندیلی دروست کرد بوو ئەوە بەلەندەر بوو جدوى اقتصادي بۆ دروست کرد دراسه اقتصادی سایت پلانم لۆدانا خەریتەمان لۆدانا باشی بڕۆ بەخێرچی یعنی کۆمپانیا تریفەشیان لێ وەرگرتنەوە و ئینفلاسیان کۆمپانیا تریفە تا پێستەما دانم پاشی پرۆژەی شاری زێرینمان تەقدیم 170 ئێمە بوو 130 بەناوی ئەو بەرز ئارازەمان کرد کەوا بەخۆی گوتی چەند کەسانێک ئیوانە ئەم وەکو ئەمانەتێک بەناوی منە بەڵێ فەرموو چێ لە پشت سامی تۆپچی بوو کاک لەوە لە هەولێرێ بەخوای کاکە چێ لە پشت سامی تۆپچی بوو پشتە کۆنکریتەکەی سامی تۆپچی نەوزاد هادی بوو پارێزگاری بۆنی هەولێر نازانم ئەمن نەوزاد هادی یعنی لۆرچی ئەوەندە ڕچی لە بابمدا بۆ نازم ئەلێنم بام زۆر احترامی دەکەم کاگەوە لە تو لە یەک لە ئەڵقەی یەکەمدا ئێوازان بازەوە دەکەی درێ وەرجار نەوزاد هادی پێشوازی لێکردین وتی بڕۆ لەگەر سکرتێرەکەیتی وەنیە هەمزەیان چێککە بووناوە ڕۆستەم تەنسیق بکات تەنسیق بکەواتە پارەی بدێ وەنیا داوای پارەیان کردبووی نەوزاد هادی بەڵێ
ئەکەید ڕۆستەم پارەی زۆری داوا کرد چەندی داوا کرد ئەیمە هەولێر شوقە بوو وەختی شوقەی بکرد 9000 شوقەی بکەیت بەڵێ داوای چەندیان کرد جەماعەتی نەوزات عادی شوقەی $1000 بەڵێ ئەمە بام بەخۆی گوتی منش بخۆم شوقەی $1000 قازانج دەکەم بەڵێ ئەوجا ینی دوای ئەوەی کە ئەنگۆ پارەکەتان نەدا نەوزات عادی جەماعەتی نیهادی لێ ئەوانگرتن بۆیە ڕقیان لێت ئەستور بوو ینی بەڵێ جارێکیان لە سلێمانی بووین نامان دەخوارد ماڵی زەیداغای برای هونەری عومەر سوچی خواردنی کردبوو چەند کەسانێکی داوات کردبوو ئەمە شێک لەوانە بووین چ لێنانی بخۆن ئەمن بووم بام بوو شخصە شکە بوو شخصە شکەش وەفاتی کردەوە جارێک کاگرانزدەریش ناوینە ڕۆناک بەرزنجی بەڵێ هات ڕۆناک بەرزنج لەسەر نانی بیرسوو تەلەفۆنێکی لۆکرا هاتەوە وتم خێر خاتم بۆها ڕەنگت گۆڕاوە گوت وەڵا تازە خەبەرم پێگەیشت دەڵێن باوکت بستەوە هەولێر نەوزاد عادی دەیگری وتی ناخە دەلێ دەیگرم یەخەز ئەوە بوو ڕۆناک بەرزەنجی پەیوەندێکی چاچی هەبوو هەزار ڕەحمەتی لەبێ ئافرەتێکی زۆر کورتپەرست بوو کورتپەروەر بوو خاتون بوو پەیوەندێکی هەبوو لەگە شێخ نیادی گوت ئێستا بە شێخ نیاد دەڵێن بەشەر حەقیقەت بڵێ ئەوەی شێخ نیاد یارمەتیدان شێخ نیاد نەبایە نەوزاد عالی بامی دەگرت تەلەفۆنی لۆ کرد پاش 10 دقەیەک کە کردیەوە گوتی پێم گوتیا لەو کوردستانەی کەس ناگیرێ یان بە ئەمریمە یان بە ئەمری قانون و حاکم دەی بگیرێ ئەوە بوو وازی لێبینێ نەوزاد عایدی خۆمان ئەوە پاشی کە پارەکە درا بلۆیە خۆشەویست بووی بەڵێ ینی نیهاد بارزانی گوتی کەس ناتوانانی لە کوردستان خەڵک بگریان ئەمن یان حکوومەت حکوومەت نەوزادادیشە بەس ئەو مەسوولی کۆمەڵایەتیە بەهەرحاڵ ئەوە بەشێک لەو ئەوەیە بی قسەی خۆت لەبیر نەچی بەس دەمە یەک نمونە پێ بڵێم ئەتوو لە یەک لە ئەڵقەکان دەڵێیت تاالەبانی قسەی زۆر بە مامۆستا سەیفەدین گوت لەسەر ئێوە ئەنگۆ گەیشتنەکردنی و پێتان ئەو ئەمن نەگەیت بام گەیشتەکردنی بە ڕەحمەت بی سوشکاری بوو بە ڕێگای دکتۆرەکی نازانم دکتۆرەکە چێ بوو ناوەکەم نایەتە بی گوتی چون بە مام جەلالی بوو گوتی پاشی دکتۆرەکە جێڕابیەوە گوتی مام جەلال گوتی کە چ لە کۆمپانیای نەوزاد هەیە هەموو ڕۆژێ دەچێ شەریکەی و دەچی سەردانی و پرۆژەی دەکەیت ئەگە حەز دەکەی ئیستقاڵەی بدە بڕۆ ببە سکرتێری نەوزادی کاکە باسی نەدەین هەموو ڕۆژێ هێواردا چەمەشۆ ئەی دوای مام جەلال چی دەگەر کرد کە هەر بەردەوام بوو دوای چوە بەغدای مام جەلال کێشەی وەزعی کورد بڕێک لە بەغدایە گۆڕا نازانم یانی چ بوو بە بیدایەتەکەی بەڕاستی زۆر هەولی کاک مەسعود مادە نەگەیشت زۆر هەولی کاک چێواندا نەیانگەیشت هەر نەیانگەیشتە برادەرێک دەیگوت چیایەکە ناگەیە سەرێ بنی هەیە سەری نییە نایانگەی نوری سەنجاری مام جەلال ڕۆژی 3 ڕۆژ پێش یەکەم انتخاباتی عێراق باش پرۆژەی ئازادکردنی 3 ڕۆژ لە قەڵاچۆڵان چووینە لێ من بووم باوکم بوو دایکم بوو ئەو ڕۆناخان بوو چووینەکردنی و لەگەری دانیشتن و بێک تەلەفۆن حتى لەبۆ بام پێ گوتی لە بامی پرسی بەڕێز مام جەلال بە ڕەحمەت بی گوتی ئەدی چ پرۆژەی و هات نییە لە هەولێری دروستیکەی بام گوتی بەلێ وەڵڵا کاکە من ئی هەولێرێ پێی سلێمانی تەقدیمان کرد بە سلێمانی ئیجراعاتی سەریعتر ڕۆیشت هەولێر هێشتا مایە گوتی مامە بە قوربانت دەتانی بە کاک مەسعودیان کاک نێسیمان بێ مەعامەلەکەم و ئیشەکەم زۆر بڕوێنن کردیە سەحبەت بە خۆمان هەموو زای مام جەلال شەبەدوو گوتی باشە پێدەنە بەس بە خۆت دەزانی قسەم ناخۆ لەلایەن برایانی پارتی بەڵێ ئەوە ساڵی دەکا ساڵی یەکەمی ڕوخان بوویان ئەتوو دەڵێ 3 ڕۆژ بەر لە انتخابات واتە 2005 یەکەم انتخابات پرۆسەی انتخاباتی پەرلەمانی عێراق دەکا 2005 لە قەڵاچۆلان چووین کە ماندیش بوو و هەملێ دیعایە هەبوو بەس هەریش هەر گوتی دێم ئێوە شتێکی باش دەکەن حەزمێ دەستخۆشیشتان لێ ئەو دەمی کەس پرۆژە و شتیوانەی نەبوو ئێوە یەکەم دەوڵەمەند و یان کەسی بزنس بوون چونەوە کوردستان لە بڕێەوەی پشتگیریتان بکەن کەچی ئینفلاسیان پێکردن 7 ملیۆن دۆلاریان پرۆژە نەبوو ئەسڵەن قانون یاسای وەبەرهێنان نەبوو واسە بە دەستگایەکی تایبەتیان دروست لە ئەنجومەنی وەزیرانی سلێمانی ئەو کاتەی بەڵێ بەوەی بۆی ئیش دەکرا ئەویش
ئەویش هەر مهندسێک و حکومەتی خۆی هەبوو هەر ئەوە بوو یان هەر کەسە ئیشتاداتە چی خۆی دەردێنا یعنی نەدەزانین چ بکەین بەناحی ئیژەمە ڕۆیشتی یعنی بەناحی ئیشکردن باش ڕۆیشتن بەس لیان نەدەگەڕێن کاکە لیان چەند مۆزەفێک لە سەرمان بوو بۆ ماڵ چەند مۆزەفێک لە سەرمان بوو بۆ ماڵ زەمان ئەمر کرابوو لە سلێمانی سێ بەشی گەندەری شەریکێ ئەوان و جەماعەتی هونێر خوشتی بوو دایان بر فۆرم دادەوە قزممە ئەوە بران بمدێ دەسو لە بازارە فۆرمیان پێدەفرۆشت لێچێک لەوەکان بازەوە دەکەی دەرێ مامۆستای فەدین زوو بە زۆرە بێ سیارەشی توش پاسەوە دەکەی مانگانە تەعین دەکرا و مەچینە شتەوانە بوو دەگوان گۆشت سووتان دیتان بەڵێ سیارەشتان هەسە ئەو بکات یعنی ئەوەش نەوعەک بوو لە ئەوە بە هەموو لایەکی بە کاک قادری بە هەموو لایەکی یعنی وەکو مقەسی کوتە جوڵانێنەوە و دەیان بڕین عرب دەلێ وەکو میشاری دەستە سەرێ دەخوا دێتە خوارە دەخوا بۆ دوولای بەڵێ هاتنەوە هەولێرە کاکە بینەوە سناو ئەوەی هاتنەوە هەولێرە چیت کەتان کرد یعنی کو دەریان پەڕاندن هەتا سویت هەتا ساڵی چەند بەردەوام بوون بەڵێ هاتینەوە هەولێری ئەو پرۆژەی شاری زێڕینشمان تەقدیم کرد و بڕێک پارە بە زۆری پێیان تەنازول کردن و بڕێکمان پارە وەرگرت و هیچ کە ئیشمان نەما چوینە جنوب لە جنوب ئیشمان کرد و حتا ساڵی 2014 ئەمە 2014 گەڕام مۆسوید خێزانیشم لەو لای پێکینەوە هات مۆسوید و بابیشم حتا وەفاتی کرد لە هەولێری بەڵێ چەندیان باشە ڕێگای دادگاتان نەگرتە بەر کاک تابلو ڕێگای دادگا بەرام بەکشە بگرم کاک دیارە دەکەم ئەم نەگە نازانم سەنجی دادگا لە بەرامبەر نییە نیهات بارزانی هیچ نییە بنمونە یعنی ئەمەوە بە خۆی دەڵێ ئەمن حکوومەتم ئەفەر لە سلێمانی دەتوانم چم شکات لە هەڵۆی برای محەممەدی بکەم ئەو کاتی دەمتانی شکات لە پۆڵۆی کوری شەڵاوی عەلی عەسکەری بکەم بەڵێ ئەو ئەمە لە پرۆژەی هەولێرێ ئینۆ هەزار شوقەکەی ئەمن بەڕێوەبەری کۆمپانیای بەشی فەرعی هەولێرە بوو پارە لە هاوڵاتیان وەرگیرە کە پرۆژەکە لە دەستمان نەما 195 ڕۆیشت ئەو براد محامیە کە لە ناو بینی چەند وەرەقەچی تەنازلی پێکردین ڕۆیشت پارەکە بەس بووە سەرۆکی لێژنە بووە تاهیری جێگری پارێزگاری هەولێرە ئەو کاتی پارەکە بە چەکەک ئەمە تەسمیلی جێگری پارێزگاری هەولێرە کرد حتا ئەوڕۆ کەسێک نییە و کەسێک ناتوانێت لە هەولێرێ $1 و 1 دینار خورایە و نەخورایە ئەسڵەن ئەمە ماڵمان کاول بوو بەس شەریکە وێن دەرمانجێ ماوە بەس شەریکە مانجی 25 وەرەقە ڕاتکرێ بێ لە کارەبا و بێ لە مۆلیدۆ بێ لە مۆزەف 18 مۆزەفمان هەبوو یعنی کاک تابلۆ ئەنگۆ و پارەی لە خەڵکتان وەگرت تەسلیمی ئەنجومەنی محافەزەتان کرد یا وەنیا ئەوان خواردیان چەند بوو ئەگە بێتە بیرت پارەکە $400,000 بەسەرەوە بوو خواردیان دانەوە $400,000 بەسەرەوە بوو ئەوان خواردیان نازانم خواردیان دایانەوە هاوڵاتی احتمالە دابیانەوە لە بەروی حتاکو ئەوڕۆ کەسێک نهاتە بە دەرگای کاک تابلۆ ینی خەڵک بڕەنگی بڵێت کاک تابلۆ لە خۆی چ بەڵگەتەیە کە ئەوانە کە تو تەسلیمت کردیتەوە بەنمونە ئەمنیش بەڵگەم نییە بەڵگەمینەوەی کەسێک هەتاکو ئەوڕۆ یەخێمنی نەگەر لە هەولێرە چەند ساڵ مامە بڵێ ئەو پارەی کە دامان ئەو $800 و $200 $500 دەمن چی لە پارەکەمە چەندتان لە هاوڵاتی وەردەگرت بۆ هەر خانێک ئەو دەمی وە بزانم لە بۆ تەزیدکردنی $200 کاک تابلۆ ئەمە بەرەو کۆتایی دەچین بەڵام پرسیارەش کەشمایە ئەو پرسیارەش گرنگە ئەوەی ئێمە زانیمان جەناب لەگەر هەندێک پارێزەری سوید و پەیوەندیت بە وەزارەی خارجی سوید و لەگەر یەکێتی ئەوروپا خەریکی کە هەردووکتان چ خۆت چ باوکت هاوڵاتی سویدین پارەتان لێخورایە و خەڵک گیراینا و ئازار دراینا و لە ژێر زەخت سلێمانی و هەولێرێ تەنازولتان پێکرایەوە بەتەمانە و قەزیە بەرەو یەکێتی ئەوروپا و بەرەو دادگاکانی سوید بجوڵێنن تا چەند ڕاستەکەن چتان لە ئەوەندەی دەکرێت لە ڕووی ئەوە بەرەو چێ دەڕۆی کاک تابلۆ شکاتە چێ دەکەن برا بەڵێ تەواوە ئەوڕۆژ سەعادیەکی نیوەڕۆ کۆبوونەوەم لەگە سێ محامیەکەی بوو مەکتەبەکی پارێزەری سویدیە دانیشتین چە مناقەشەمان کرد
لەناو حکوومەتی سویدی کە هاوڵاتی سویدی حەق خورایە غەدری لێکرایە ئەوە شکایەتێک دەڕوا شکایەتیش لە ڕێگای هێچێتی ئەوروپای دەڕوا بەقان مادە بەمنیان گوت مادە چیاندیتەوە بەس لە بیرم نەکرد گوتن ئەو مادە بە وەکو مادەی لەژێر جەرائیمی حرب کە شخصێک چووە ئیش بکە ئیفلاسیان پێ کردیە سزنیان کردیە ئەو ناوانەی لەو سێ بەشەی هینایتم ئەو ناوانە بەڵێ ناویستیانی ئەو بەرپرسانت لایە کاک ئەوە بیشکات چکو مەسەلەن نیهات بارزانی دەبی بەڵگەیەکە بێ نیهات مستەفا بارزانی مەسەلەن نەوزان هەموو ئەوەلیات مستەمسەکات هەموو تەسمیل کردیە ئینشاڵڵا لا کاتەشی نزیک ماوەیەکی کەم بەڵگەکانیشتان کە دەدەمێ هەتا وتیشیان بە ڕێگای سەفارەی عێراقی گازکردنیان شتیان بۆیان دەنێنی بەڵێ بەشێک لەوانە جنسیانەیە نیهات بارزانی و هێرشتەیار جنسی ئەلمانیان هەیە یان ئەوەتەی قامایان هەیە ئەوە زۆر بەڵێ هەر کەسە بە جۆرەی شوێنی دانیشتنی نەنا بەدەرلەوە کاک تابلۆ من ئەزمونم هەیە هەر یەکێک لەوانە بێنە ئێرە هەر سەفەرێک بکەن ئێوە دەتوانن شکایەتیان لێ بکەن و ئەگە هاوڵاتی سویدیش نەبن جەریمە چیان کردبی بەشدار بن لە جەریمەکی لەسەریان تەسبیت بی 6 مانگ حکوم دەکرێن ئەوە بەپێی دەستوری سوید ئەمن دەقیقم چکۆ ئێمە هەوڵماندا لۆ کەیسی هادی شاوێز ینی لەو کاتی وتیان مادام جەریمەکە لە کوردستانیش ڕوویدابی ئەگەر لەسەری تەسبیت بیش لێرە 6 مانگ حکوم دەکرێت بێگومان ئەوەی جنسی ئەوروپی حکومەکەی زیاترە و ئەوە ئەوە ئەرهابە و بە زۆرم لێیە و دزیشە و گەندەڵیشە ینی هەموو شتەکانە بۆ ئەگە لە کوردستانیش ڕووی دابی دڵنیا بە لێرە دەڵگەکانی سوید ئەوە دەکەن بەڵێ نازانم چ شتێکی گرنگ مایە کە بتەوێ قسە و باسی لەسەر بکەی لات گرنگ بی بازکەم بەڵێ برا لەگە وەزارە خارجیەشیان قسە کرد دۆسێ و دۆکۆمنتەکەیان دەری نای ساڵی 2006 خاستن دۆسێ مامۆستا سەیفەدینی کە جیرانی بابم موجودة بأوليات بشاهدي وزارة خارجية سويدي وبشاهدي سفيري سويدي كما مثلا سيف الدين لقر سكرتيرك قصيدة الحمد لله نقول مدام سلوم ورا سليماني بسياري خوم لا تنيش تخوم داد دنم بياسات بينك مدام سليماني ما بيدي ده توستك بين مدام سلوم شيء بله هلا نبغى كاك بله كاك تابلو هلو إبراهيم أحمديش جواز السويدي هي هلا نبم أيش نتواني هالليلة شكايتي ليبكن بس أوروبا تونيش دكا أوروبا إيش يعني صبرا بس بقانونه أولك زاري وتيا أورو قلتيان أما سيكسين قوتي زاري بس إيميلاتو بايوانديو تهمكي غردكن أو تهمكان غردكن أو حتى لا حي تهمكان تقديم محكمة كده هنقاوة شي زود بزوتي حتما بتهمي جرائم حرب ك إهانة فيكني بشخصك معنوي بي يان جسدي بي يان نفسيتي تكدابي إفلاسي فيكني وباري لقلت بي أود جرائمي حسابك بجرائمي حرب جرائمي شر زور قولي لأوروبا بله بهرحال نازم ما مشتشي ومان نما كاك تابلو اگر شتشي گرنگی کت هيا هرچند اوینا من باز کرد کاک تابلو باوچی کس کردوی ممنوزات بنیتی خدمت و بزنسی چون کردستان یکم دولمند بونا 7 ملیون دلاریان خرکتو لأوروپای بنیاز اوی پروژه بکن کسی لهردو اداره با ئاگاداری و ئەوە هەموو بەرپرسە ئەمنی و ئیداریەکان پارەکانیان لێ خواردینە بە زۆرم لێ ئیفلاسیان پێکردینە پرۆژەکانیان یانیان بە پارەی ڕەشوە هەم پرۆژەکانیان لێوەگرتینەوە هەمیش گرتیتیان ئەو وێنەیە هەیە ئیتر نازانمەگە کاک تابلۆ قسێشکەی هەبی بۆی گوێگرەوە ئێمە لێرە دووبارەی دەکەینەوە داوا لە دەوڵەمەند و خەڵکانە دەکەن بە تایبەتی وانە جنسیان هەیە هەڵەیەکی باشتان و هێش سکالای یاسایی لەسەر هەموو ئەو بەرپرسانە تۆمار بکەن ژیان هەر ئەوڕۆ نییە بەڵێ ئەمن کاکە قادرجان یەکشی دەمێ بە خاوڵاتیانی خەڵکی هەولێر و سلێمانی و کوردستان بڵێ ئەسڵەن هەولێر ئەمە لە 2091ەوە ڕاپەڕین ڕوویدا هەموو خەریبن گوتیان قوتار بووین ڕزگارمان بوو لە دەست نیزامی دیکتاتۆری بەعس
ئەزعای خێرە لەو ڕۆژیانەوە ڤیدیۆ ئەو کلیپ ئەو بەڵگانە دەینە خوارێ چەندەها تەلەفۆناتم لۆ کرا برادەربی بەرپرسبی کە دەناسم بەخۆشم کادرێکی قەدیمی پارتی و لە ناوچەی ئازادی دەوام یانی دەڵێن دیارە تو شێت بووی دەبی هەولێری لەبیر کرد ئایا گەیشتە ئەو ڕۆژەی لە سەری حکوومەتی کوردی شاری لەبیر کە لەبەرەوەی حەوت ناوی گەندەڵان دەینی یەک قسەی دەکەم هیوادارم وەکو جەنابەت گوتی ئەوەی دەوڵەمەندە ئەوەی حەق خورایە ناوی خوا لێ بینی بڵێ الله ئەکبەر بێ داوای حەق خۆت بکە چونکە جام لەسەری پڕ بوو کە جام لەسەری پڕ بوو ڕژا کە ڕژاش ئەوە جامەکە ئێستا پڕ بوو لەسەری دەڕژێ زۆریش نەمایە ئەو وەزع ئەو چ خۆی نهێنن هیوادارم ئەمە تەمەنام دەکرد حتا کۆ ئێستا یەک پەیوەندی پێ بکە بڵێ کاکە ئەو بەرپرسانە گەندەڵ بووینە ئایا لە بۆ خەڵکی دەڵێن باشە سەرۆک نازانی ژێرەوە گەندەڵ دەکە باشە ژێرەوە سەرەوە با داوا بکە بڵێ گەندەڵەکە لە چێندەنە ئەو باشکرا من دەڵێم دکتۆر نووری 80 دەفتەر چەند وەرەقە کەم وەریگرت ئەو عەرزی داینێ حەقی هێرش 40 دەفتەری وەرگرت ئەو وەرەقە مەوجودە هەمووی کە تەوقیع کرابە شاهدی حەمید ئەفەندی بچنە حەمید ئەفەندی بپرسن بچنە دکتۆر نووری سەیفەدین 200 دەفتەری پێدانن کاک پاڤێ کاک خۆپات دەڵێن گەندەڵی ناهێنی کاک مەسعود و کاک نێچیروان بۆ لە مسلم خوار بوو لەو پاش پیان نالێن کاک چونکە کەس لە خوا گەورەتر نییە ئەمە دەڵێن خوا ئەڵڵا و پێغەمبەر دەڵێن محەممەد خۆوانە لەو وەرە گەورەتر نینە بەس هەوالەی خوا بن کاک هیوادارم خەڵکی کوردستان وای لێ بین نەکا داوای حەق خۆیان بکەن وەکو کاوای ئاستنگەر بەغیرەت بن بەجەرێک زۆر سپاس بژی کورد و بژی کوردستان زۆر سپاس کاک تابلۆ ئێمە قسەیەکەی وامان نەمایە و زۆر سپاس تۆ دەکەین کاوا بە بوێرانە دەی مافی خۆتە بەنیازی چەند ساڵ لە ئەوروپای کار و خەباتت کردێ بۆ ئەوی پارەیەکت بۆ خۆت کۆ کردەوە بۆ نیازت چیەوە کە بتوانی هەم بزنسی بکەی هەم شتێکی نوێ و مۆدرن بخێ ناو خەڵکی کوردستان بەداخەوە ئینفلاسیان پێکردەوە ئەو زۆرە ئینفلاسکردنا ناوی ئێمە بزانین تا ئێستاش بەردەوامە دەیان کەسی تری بە هیوان نمونەی وەک کاک تابلۆ و کۆمپانیای نەوزاد بەرز بێت و سەد بارەی ئاسا دەکەینەوە هەر یەکێک لەوانەی ناوی هاتیە ئەتوانی بێتن ڕوونکردنەوە بدا یان ئەو تۆمەتانەی کاک تابلۆ ئاراستەی ئەو بەرپرسانەی کرد دەتوانن بێن لە دادگای سوی شکایەتی لێ بکەن دەتوانن ئەگەر لە کەیسی خۆیان ناترسن با بێن سکاڵای یاسایی لەسەر تۆمار بکەن ئەم زۆر سپاس دەکەم کاک تابلۆ و سپاسی بێپیانشمانێ لۆ کاک ڕەنزەر گڕاوی کە ئەو جارێ پێی نەکرا لە بەشی تەکنیک ئەوە دەبێتن نمونەتان زۆر بێ و ئێمە زۆر ئەوەکو کاک تابلۆش گوتیانیەوە بۆ بڕوا بکەن هاوڕیان ئەوەندەی پەیوەندی تەلەفۆنی خەڵکی ئاسایش پاراستن زانیاری دەوڵەمەند یعنی وەکو کاک تابلۆ دەگەیشتە سەرەوە ینی لە تابقە هەرە گەورەکان لە قیاداتی پارتی وێچەتیشان دەستخۆشی لە ئێمە دەکەن یا دەڵێن باشە بەردەوام بن و ئێمەش بەشەشین لەو سیستەمەی بەڵێ لەوەی سیستەمان لێکرایە یەک شتی بەسەریعی لە بیرم چوو بڵێم برادەرێک دوونە ناپێرێ کاک ڕەنزەر گراویش دەزانی یەک لە مقاولەکانە زەحیەی هونەر سوورچیە هونەریە کە مقاولاتی لۆ کردیە سیخانی لۆ دروست کردیە ماڵی کاول کردیە حتا ئێستا 8 دەفتەریشی مایە نەیدایتێ بەس ناوەکەشم نووسی بەس لە بیرم چوو خەڵکی هەریریشە سوورچیشە بەخۆی گوتی ناوەکەشم بڵێ ئەوە گوتی یەک لە چەندەها مقاول کە هونەر پارەیانی نەدایتی یعنی هونەر عومەر ئاغای سوورچی دەکاتن وەنیە گوتی چوومە لای زەیداغی برای فاخێری بنووسی گوتی ئەو تانی زەختی لێ کرد 2 دەفتەری دامێ 8 دەفتەر بوو ئێستاش گوتی ناوەکەم بڵێ بەس دوونە لە وەرەقەی نووسیم ناوەکە نازام نایبینەوە ئەو جارە چەند ئینسان مقاولیت کەش بەس بەداخەوە تەلەفۆنیان کە دەڵێن ئەمە نامانەوە قسە بکەین نایانە سەر ئەوەی قسە بکەین لەبەرێ ئەمە لە سنووری پارتی دەژین بەس پرسیارێکمان تابلۆ نەوزاد خاوەنی کۆمپانیای نەوزاد کە بزنسێک بوون لە سویدەوە چوونەوە کوردستان پارتی وێچێتی لە مافیاکانی پارتی وێچێتی 7 ملیۆن دۆلاریان بە زۆرم لێ خواردن و هەموو پرۆژەکانیشان لێداگیر کردن و مڵکوماڵی ئەو بەشێک لەو پارانەی هاوڵاتیانیش بووە ئەگەر وەرنەگیرایەوە ئەو تۆمەتەکە ئاراستەی ئەنجومەنی پارێزگای هەولێر دەکات
زۆر سپاس کاک تابلۆ، زۆر سپاس بۆ کاک ڕەنزەر گرایش ئەو جارەی لە بەش تەکنیکمان لەگەڵمان. کاتت خۆش.